بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک کێشەی کەڵەکە بوو لە هەرێمی کوردستان هەیە، چ بە سیاسی و چ بە ژیانی گوزەرانی چکە پەیوەند بە ژیان و گوزەرانی خەڵکەوە ڕۆژ بە ڕۆژ نرخی شتومەک و کەلوپەلەکان زیاد دەکات و لە ماوەی ڕابردووشدا بەهۆی ئاڵۆزی سیاسی و ناکۆچی نێوان هێزولانە سیاسەکان بە تایبەتی ژێشێتی و پارتی دۆخێک دروست بوو کە هاوڵاتیانی تووشی قەلەق و نیگەرانی کردبوو ڕای قەیرانەی کار ڕاستە و خۆبەریە کەوتن قەیرانێکی معنەویش ڕووی لە خەڵکی کوردستان کردبوو داوا ئەکرەکە ڕاستە و خۆ ئەو دوو هێزە بێکەوە مێزێک کۆیان بکاتەوە دوجار کێشە و گرفتەکانی خەڵک ڕوبەڕوو چارەسەر بکەن. دوجار ئەمڕۆ دوای کۆمەڵێک هەوڵ سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان و شاندێکی یاوەری سەردانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد. خەڵک پرسیار دەکات چەندی پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە، بۆچی چوون، بۆچی کۆبوونەتەوە، تا چەند ئەم کۆبوونەوانە لە پێناو ژیان و گوزەرانی خەڵکە. لە دوجارە کۆمەڵێک کێشەی تری سیاسی لە عێراق و تەنانەت نێوان هەرێمی کوردستان و عێراقیش هەیە. مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان هەموو ئەوانە لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەد پیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین کە بەسواسەوە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک سعدی ئەم کاتت باش، سڵاو لێبێ. منم ئەمەوێت زۆر سپاس ئەمەوێت لەو کۆبوونەوەی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان و شاندەکە یاوەری دەست پێ بکەین. خەڵک لە دوای بڵاوبوونەوەی وێنەی کۆبوونەوەکان و خەبەری کۆبوونەوە کە پرسیار دەکەن چەندی پەیوەندی بە ژیانی ئێمەوەیە بە خەڵکەوە هەیە. بەڕێستان کە کەسێتیەکی نزیکن لە سەرۆکێکی نیشتیمانی کوردستان ئەجێندای کۆبوونەوەکە چەندی پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە؟ لە ڕاستیدا لەگەڵ ئەو هەموو گیر و گرفتانەی لە دوای هەڵبژاردننی پێشوەختی مانگی دەی ساڵی ڕابردوو تا ئێستاش نا حکوومەتی عێراق پێک هاتووە و نا پۆستەکانی تر چارەیەکیان بۆ دۆزراوەتەوە و هەروەها کێشەیەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ مەسەلەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان، یعنی کێشەکانی ناوەندی فیدرالی هەیە، کێشەکانی ناوەندەکانی هەرێم هەیە. بەڵام لەگەڵ ئەوەش دیارە ئەوە جیاوازی بەڕێز کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانیە لەگەڵ بابەتەکانی تر کە جاری یەکەم خەریکی ئەو بزانی کێشەی خوێندکاران چیە لە قسمی داخلی لە مەسەلەی خوێندن لە چارەسەری کێشەکانیان تەنانەت بەشێکی زۆر لە میزانی یەکێتیشی تەرخان کرد بۆ چارەسەری کێشەکانیان و هەروە زۆر ئیجراعاتی وەرگرت لە دژی هەندێک دامەزراوی خۆیشمان یەکێتی نیشتیمانی تەنها بۆ خۆشکردنی گوزەرانی خوێندکاران و هەروەها فرسەتێکی گەورە بۆ ئەوی بتوان بە ئارامی خوێندنیان تەواوکەن و لە فەزایەکی گونجاو. پاش ئەوە لە ناو شارەکان هەمیشە خەریکی ئەوەیە ئەو تەجاوزاتی کە هەیە ئەو کێشانەی کە بۆ هاوڵاتی دروست دەکرێن لە هەر بوارێکدا ڕاستەوخۆ تەدەخل بکە ئەوەی کە بە ئیشی مەحاکم بە مەحاکم چارەسەر بکرێ، ئەوەی ئیشی ئاساییشە بە ئاسایی چارەسەر بکرێ، ئەوەی ئیشی پۆلیسە بە پۆلیس چارەسەر بکرێ. هەندێک لەو چارەسەریانەش پێویستی بە هەندێک ئیمکانیات هەیە ئەوەشی لە خەرجی خۆمان دا بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئێوە ئەزانن ماوەیەکی زۆر ناکۆچە بوو لە نێوان لایەنە سیاسیەکان و ئەو ناکۆچیانەش بووە سەبەبی ئەوەی کە خەڵک لە پرۆپاگەندەکانی دژی یەکتری دەکران، بە تایبەتی ئەو پرۆپاگەندانەی دژی سنووری یەکێتی دەکران، سنووری سەوز دەکران بڵێن لەسەر مەسلەی موچە، لەسەر مەسلەی کێشەکانی کە هاوڵاتی هەیەە بابەت وەزعێکی نائارامی دروست کردو و لە هەمان کاتیشدا هەندێک گومان هەیە لەوەی کە تەعامل لەگەڵ پارێزگاکان بە شێوەیەکی یەکسان ناکرێ. بۆیە لەسەر داوای جەماوەری خەڵکی کوردستان کە بافل لەگەڵ هەیئەتێک سەردانی حکوومەتی کرد لەگەڵ بەڕێز سەرۆکی
حکوومەتی هەرێمی کوردستان و جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمێک لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە لەوێ باسوخواستی ئەو گرانیانەی کرد کە بۆ هاوڵاتی جێگای تەحملین جا ئەوە نرخی بنزینە زەریبەیە نرخی پێویستیەکانی ترە سعری لە بازارە و تەزارب دەکا ئێستاش بەرە و جەژنە دەچین و لە هەندێک ڕووەوە وشکە ساڵیش هەیە لە ناو هەرێمی کوردستان کە ئەمەش خۆی لە خۆیدا تەسیرێکی زۆر نەرێنی کردووە لەسەر دانیشتوانی دێهاتەکان و ڕوودەکەنە شارەکان زیاتر لە هەموو ئەو شتانە هەوری ئەوە بدرێ دەبی هەلیکار دۆزرێتەوە و کارێکی وا بکرێتکە خەڵک لە کوردستان لە ڕێگای پێکەوە ئیشکردنی کەرتی تایبەت و کەرتی حکومی فرسەتی کار دۆزێتەوە بۆ ئەوی خەڵکێکی زۆر بکەوێتە کار و ینی کاک سادی زیاتریش لەوە بەڵێ بۆ زیاتریش لەوە ئەگەر ئەوش تاوکەم بفەرموو زیاتریش لەوە من چەندجارێکی باسم کرد بۆ کاک بافەر بۆ سەرکردایەتی یەکێتی زۆر ناخۆشە کە ئێمە هەواڵی ناخۆش دەبیستین لەسەر کۆچی گەنجان و مەرجی کۆچی گەنجان چ لە بەحری ئیجاد چ لە جەنگەڵەکانی بەلەڕووسیا و ئەبێ ئێمە ئەوە کافی نییە خەڵک بڵێن خەڵک غرورە و ئەڕوا نەخێر ئەوە کافی نییە و ئەو خەڵکە داخوازیەکی هەیە ڕەنگە ئێمە بە تەمەنی خۆمان لە ئەنجامی ناکۆچی بینی نەوەکان تێنەگەین مشکلەکانیان چییە بۆیە پێویستە حکوومەت دامەزراوێکی هەبی ئەم مەوزوع دیراسە بکە و هەموو لایەکمان هاوکاری و پشتیوانی حکوومەت بکەین بەهێز و توانایەکی زۆرەوە کێشەی گەنجەکان چارەسەر بکە و ئەو ڕاگررتنی کۆت لە ڕێگای پۆلیس نابی لە ڕێگای ئیجراعاتی قانونی نابی بەڵکو بە دۆزینەوەی هەلی کار و تامینکردن و جێبەجێکردنی خەونەکانی گەنجان دەبی. بەڵێ ینی کاک سادی بە دقیقی من نامێ تەفاسیلەکەی ئەگەر باس بکەیت بەڵام پەیوەندی ئەو سەردانەی بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی پەیوەندی بە مەسەلەی ئێستا خۆت ئەزانی کە 50 دینار بنزین گرانە بێ لە مامۆستایەکی زانکۆ بۆ هەر کەسێک هەر فیئێک کاریگەری لەسەر ژیانی دروستەکە مەسەلەن نان گران بووە کۆمەڵشتی تر گران بووە مەسەلەن لە هەندێک شوێن ئاو نییە مەسەلەن ڕەنگە چەمچەماڵ هەولێر ڕوبەڕووی بێ ئاویەکی زۆرنەوە بە کۆی گشتی ڕەنگە مەسەلەن فەرع باز نەکرابێت بەڵام بە کۆی گشتی پشتیوانی یەکێتی یان داواکاری خەڵک لەناو ئەو سەردانەدا هەبووە هەر بزۆبت ئەو سەردانە لە پێنا و جێبەجێکردنی داخوازیەکانی خەڵک بووە ئێمە زۆر بە ناڕەحەتیەوە جێمان لە دەبێت قایمقامی چەند چەماڵ باسی ئەوە دەکە کە کێشەی ئاوی زۆر گرنگیان دەبی زۆر بە ناخۆشیەوە جێمان لێ دەبی کاولێر لە داهاتوێکی نزیک مشکلەی ئاوی زۆری دەبێت لەبەر ئەوەی ئاوی ژێرعەرز گەیشتۆتە 700 مەتر قوڵایی زۆر پێمان ناخۆشە لەوەی کە کەمەرە سەوزەکانی دەوری شارەکان وردە وشی دەبن لە بێ ئاوی و ئەوە دەبتە سەبەبی تێکدانی ژینگە و کەش و هەوای شارەکان و زۆر پێمان ناخۆش دەبی کە خەڵک لەبەر احتیاجی و نەبوونی فرسەتی کار لە لادیەکان جارێکە کۆچ دەکە بۆ ناو شارەکان و ئەوە ژمارەی بێکاری ناو شارەکان زیاد دەکە نەبوونی کار لە ناو شارەکان و زیادبوونی بێکاری و نەداری و نەبوونی دیارە ئەمە هاری ڕێگێکی لە نەبوونیدایە ئەوە ڕەنگە ئەنواعی کێشەی کۆمەڵایەتی دروستکە و کاک بافل لە منتەلەقی هەستکردن بە مەسئولیەتەوە لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەت ئەو بابەتانەی باس کرد بە گشتی و ئەمە دامی ئەو حکوومەت دەکەن ئەوە حکوومەتی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ هەوڵی ئەوە بدا ئەو کێشانە بە گرنگ وەرگری و هیچ شتێک گرنگتر نییە لە پێداویستیە ئەساسیە سەرەکیەکانی هاوڵاتی و ئێمە دەزانین لە ئەنجامی شەڕی کە لە ئەوروپا هەیە لە ئەنجامی ئەو کێشەی اقتصادی لە بینی وڵاتان تەسیرێکی هەیە لەسەر اقتصادی وڵاتانی تر بە تایبەتی بەهای لیرە بەهای تومەنی ئێرانی تورکیا و ئێران زۆر دابەزیوە بەڵام ئەمە گرانیەک ناتوانین لەگەڵ خۆشی بینی بۆ ناو ئێمە دەتوانین لە ڕێگای پشتیوانیکردن لە داهاتی خۆماڵی بەشێک لەوانە چارەسەر بکەین. بەڵێ بەڕێز کاک سعدی پرسیارێکی حەزبی هەیە مەسەلەن لە دوای سەردانەکە چەند کادرێکە گەردوانسیانێکیش بن بەڵام ئایانوسی
کە بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکی حەزب پێویست ناکە بڕواتە لای سەرۆکی حکوومەت. ئەمە شکاندنی پرۆتۆکۆڵە یاخۆت خەمخۆری و بە دەنگەوە هاتنی سەرۆکی یەکێتیە بۆ هەڵگرتنی کێشەکانی خەڵک. وەختی خۆی سوپای تورکیا لە ناو هەرێمی کوردستان بوو هادووە ناوەوە مامجەلالی سەرۆک کۆماری عێراق بوو مەوعیدی هەبوو لە تورکیا ئەو دەنگەش بەرز بووە تا سوپا لێرێ نابی سەفەرکە مامجەلاوتی هەموو شتێک لە پێناوی پاراستنی ئەو تەجروبە لە هەرێمی کوردستان و مافەکانی خەڵکی کوردستانی کە هەزاران شەیدی لە پێناودایە ئەیکەم بە تورکیای وت من ئامادەم بێم بەڵام پێم خۆشترە پێش ئەوەی بێم آخر سەرباز سنووری عێراق بەرەو تورکیا جێبێلێ بێفعل تورکیا ئەوەی جێبەجێ کرد بەڵام مامجەلال ئەوەی کرد ئەم پێم وایە ئەمەیان ئەم بۆچونە بۆچوونێکە لە هینی پیاوی گچکەوە دێ کە پێی وایە بچووکترین جوولە خۆی بچووکە کاتەوە نا خزمەتکردنی خەڵک دائیمەن گەورەت دەکا خۆ بەدڵزانین بچووکت دەکاتەوە کاک بافل نابێ ئامۆژگاری بکرێت لەوەی خۆی بەزل بزانێ دەبێت خۆی بە خزمەتکاری ئەم میلەتە بزانێ ئەوجا کوڕی ڕاستەقینەی مامجەلالە سەرۆکی یەکێتی نیشتیمانی ئەگەر خۆی بەوە نەزانی زەرەر دەکات. بەڵێ ئەم سەردانە تا چەند یاخود سەردانەکانی پێشتریش کۆبوونەوەیەکی گشتی هەبوو لەگەڵ هێزولانە سیاسەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم 2000 پێشتر سەرۆکی هەرێم سەرداری سلێمانی کردو لەگەڵ هێزولانە سیاسەکان و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان. خاوبوونەوەی کێشەکانی ناولێ بنێنیان کردنەوەی دەواازەیە کە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسەکان و کێشەکانی حکوومەت و خەڵک. لە ڕاستیدا لە 2009ەوە ئێمە کێشەمان لە دوای هەڵبژاردننی لە دوای دامەزراندنی کابینی نۆیەمەوە ئێمە دائیمەن کێشەمان هەبووە لێرە ڕێگان نەدراوە وەزیرێکمان دەست بەکاربی ڕەوەندی مەلا مەحموود لێرەوە نازانم مدیر عامێک لادراوە و لێرە نوێنەرێک لە فەرەنسا لادراوە لە جێگای دانەندراوە ئەنواعی مەشاکیل و تەگەرە هەبووە لێرە ئاسایش لە هەولێریەکێکی گرتووە یەکێتیە و ئەنواعی ئەو مەشاکیل لەو بابەتانە هەبووە و ئەمانە هەمووی لە ئەنجامی ناکۆچی و گومان لە یەکتری ڕووی داوە. بۆیە من پێم وایە حتا گەیشتە ئەوەی تەسعید زۆر کەس بیری لەوە دەکردەوە احتیمالی شەڕی ناوەخۆی احتیمالی ڕوبەڕووبوونەوەیە احتیمالی لەکترازان هەیە من پێم وایە ئەمە زۆر بوو لەکترازان ناگاتە لەکترازان بەڵام ئەکیید تەسیرێکی زۆر سەلبی کردبوو لەسەر باری دەرونی خەڵک لەسەر بازار لەسەر پەیوەندی نێوان لایەنەکانی ئەمنی کە بێکەوە هاوکاری دەکەن و هەروەها دیسان پەیوەندی تاسیری کردو لەسەر سنوورەکان و هاتنی کاڵا و بابەتەکانی هاوکاری کە پێویستە لە نێوان لە بواری تەندروستی و لە بواری کۆمەڵایەتی. من پێم وایە ئەو نەوع تەشەنوج و تەسعیدا بە گڵپەیەکی ئاگرە بەفوێک ناکوژێتەوە بەڵام هەنگاوی یەکەم زۆر باشنراوە لەوەی کە بە سوپاسەوە ڕاگەیاندکارەکان ئیلتیزامیان کرد ئەویش بە ڕاگررتنی هەڵمەتی یا شەڕی ڕاگەیاندن لەگەڵ یەکتری. هەنگاوی دووەم سەردانی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ سلێمانی و بەشداریکردنی لە ڕێوڕەسمی دەرچوونی کۆلێجی عسکەری و پاشان دەورەی پێشمەرگە و لە دامێنی ئەوەش سەردانی هەموو مەکتەبەکانی سیاسی لە 25 مان کۆبوونەوەی یەکەم کرا کۆبوونەوەی یەکەم کرا نەک یەکسەر دەست بە کێشەکان بکەن و چارەسەرکردنی بەڵکو باسی ئەوە کرا کە هەندێک لەو یەک دوو ساڵی ئەخیر هەندێک تەنگ و چەڵەمە دروست بە هەندێک کۆسب دروست کراوە بۆ ڕێگرتن لە یەکتری و بۆ شکاندنی ئیرادەی یەکتری بۆ کەمکردنەوەی متمانە بە یەکتری پێویستە ئەوانە لا بدرێن بۆی متمانە جارێک کرد دروست بێتەوە و لە دوای دروستبوونەوەی متمانە ئەوجا دەکەونە گفتوگۆ پێم وایە کۆبوونەوەی یەکەم 25 بەڵام ئەو کۆبوونەوەی ئەخیر نابێ کۆبوونەوەکانتر لە دووادادێ و هەموو ئەو دانیشتانەی ئەوەی ئەوڕۆک لەگەڵ سەرۆکی حکومەت ئەوەی تریان لەگەڵ نوێنەتەوەی گرتوەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوونەوەی کە لە نێوان پارتیوێچێتی
لەلایەن تیمە تەکنیکیەکەی هەڵبژاردن بۆ مەسلەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەوانە هەمووی خاوکردنەوەی گرژیەکان و هەنگاوی درستن بە ئیتیجایی درست. بەڵێ کۆمنتێکی تر هەیە بەڕێز کاک سعدی ینی ئەوە زیاتر ئۆپۆزیسیۆنیان لایەنەکانی تر باسی لێوەکەن کایەتی و پارتی بەتایبەت یەکێتی تا ئەو شوێنە کێشەی لەگەڵ پارتی هەیە کە کۆبوونەوەکانی لە پێناو دەستکەوتە شخصیەکانی یان شخصیان حزبیەتی ینی بۆ سەهمی یەکێتیە بۆ پشتی یەکێتیە بۆ پشتی یەکێتیان بۆ پشتی خەڵکە کۆبوونەوەکان یان باشکردنی پەیوەندی لەگەڵ قەنەعەتەوە ئێمە لە قەنەعەتەوە پژگیریمان کردێت لەسەر پیادەکردنی نیزامێکی سیاسی لە هەرێمی کوردستان کە نیزامێکی فیدرالی فرەحیزبیە. بەڵێ فرەحیزبی یعنی لە یەکێتی زیاتر لایەنە سیاسیەکانی تریژم پێم وایە ئێمە شتێکمان داوا نەکردووە شتێکیش داوا ناکەین کە جێگای ڕەزامەندی لایەنە سیاسیەکانی تر نەبێ و ئەو دابشکردنی هەندێک پۆست بە تایبەتی هەندێک پۆست لە هەرێمی کوردستان ڕەنگە هەموو پۆستێک بە هەموو لایەنێک ناکرێ ڕەنگە هەندە پۆست پێویستی بە یەکێتی هەندە پۆست پێویستی بە پارتیە پۆست هەیە پێویستی بە ئەگەر یەکگرتووی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامی یا لایەنێکی سیاسی تر بەشداری کە پێویستی بەوانە بەڵام پێم وایە ئێمە لە ئێستاش و گفتوگۆکانی ئێستاشمان گفتوگویەکە لەسەر مەسلەی هەڵبژاردن ئەوە هاوڕایە لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری کوردستان لەسەر بابەتەکانی کە پێویستە پێشی هەڵبژاردن بکرێت. بەڵێ کاک سعدی پرسیارێکی حەزبی مەسەلەن یەکێتی بەناو کۆمەڵێک تەنگ و چەڵەمە و سەختیدا تێدەپەڕێت زۆر جار مەسەلەن ناوە وەڵاهی مجاملە نییە بەڵام ئەگەر چکە لەبەروی بەڕێز زۆر لە مێدیاکان دەردەکەوی ئەگەر کۆمپانیا و کۆمەڵشتت هەبواە باسییانە کرد بەڵام ناوە لە کۆمەڵێک قیادەی بەرزی یەکێتی کوڕەکانیان کچەکانیان فڵانیان کۆمەڵێک شت بڵاو بێتەوە یعنی ئەبینین کوڕە شەهیدێکدانە مەزراوە مەسەلەن پارەی کافتریای زانکۆکەی پێنیان کوڕی پێشمەرگەیەک یان ئەمڕۆ پێشمەرگەیەکی دێرین لە سەری بنزین بوتی من لە حوتەوە لە سەری بنزینم بەڵام بۆ دەبێت کوڕی سەرکردەیەک دانم زەوی و نازانم $1,000,000 و ئەمانەی هەبێ ئەمانە کەی لە ناو یەکێتی کۆتایی دێک کە بەڕاستی پێش هەموو خەڵکێک جەماوەری دڵسۆزی یەکێتی ئازارەدات. من پێم وایە کاک بافل بۆ ئەم مەوزوعە لە سەنگەردایە و ئەکید زۆر بەتوندی بەگشت ئەو دیاردەیەدا دەچێتەوە بۆ ئەوی تەسەڕوفاتی کوڕە مەسئولەکان نەبتە سەبەبێک لە سەبەبی کۆچی گەنجەکانی ئێمە من جارێکی ئەوم وت ژمارەیەکی زۆر کۆمنتی زۆر باش هات طبعا ژمارەیەکی کۆمنت هات جنێ و فەزاحەت ئەوە تێگەیشتم ئەوانەی کە بەرژەوەندەکانیم خستوتە خەتەر بەو قسەیە جنێوم پێدەن بەڵام ئەوانەی کە پیرۆزباویان کردووە پێیان وابوو ئەمە بوێرانە باسم کردووە من سوپاسیان دەکەم و زۆر باشی کۆمنتیان کردبوو من جارێک کە دێڵێمەوە ئێمە پێویستە ئەوە تێبگەین من لەو ڕۆژانە چەند دووتارێکی کۆن سەیرم دەکرد ئێمە لە کاتی خۆی کە چوونە ناویەکێتی نیشتیمانی لە 76 و برادرانی تریش پەیتا هاتن و بە دووادابوونە پێشمەرگە کەس بیری لەوە نەدەکردەوە کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان سەدام حوسێن دەڕوخێ و هەڵبژاردن دەکرێ و ئێمە خۆمان ئامادە دەکەین بینە ئەندام پەرلەمان و بینە وەزیر و کەس بیری لەوە نەدەکردەوە ئەوەی ئێستا کە ئەو کاران دەکات لەبەر ئەوەی باوکی شتێکە دەبی خۆشی شتێک بی یان ئیسیفادە لە پۆستی باوکی دەکەم بۆ سەفقەیەکی تیجاری پێم وایە ئەمە ڕێگا ناگرین کوڕی مەسئول ئەتوانێ بچی کۆمپانیا هەبێ بەڵام نابێ سوی ئیسیفادە لە مووقعی باوکی بکە و ئەمە کارێکی خراپە ڕقم یەک ڕقم دوو لە ناو زانکۆکان من کوڕە مەسئولم هەیە دیوما مەسەلەن دیوما من زۆر جار باسی ئەەکەم گارا هەیە کوڕی یەکێ لە مەسئولەکانە گارە چەند جار باوکی هەوڵی داوە ئۆتۆمبیل بۆ بکڕن بە ئۆتۆمبیل بڕۆ قەتعەن هیچ جارێک لە جاران زۆرن ئەوانەی لەو بابەتان شەر نییە هەموو کوڕە مەسئولێک وابێ ئەمن ئەو گارەی کە باسی دەکەم نامێ ناوی باوکی بڵێم بەڵام یەکێکە لەو کوڕانێک قەتعەن
کوڕێکی نمونەیە منیش وتم هەندێک کاک سعدی مەسەلەن هەندێک یانی هەندێک ناو منداڵی گەنجەکان زۆر زەروریە مەسەلەن خۆ جەنابەت خەڵک دەبینی مەسەلەن پێشمەرگە دێرینەکانی لانی کەم هەولێر و دەشتی قەراج و وەڵا لە هەموو کوردستان دەستیان بە بەڕێز دەگات وەڵامی خەڵکە دەیتەوە ینی ئەو نیگەرانیانە بە تۆ ناگە کە کەسێک ڕەنگە پارەی بەنزینی پێنەبێ لەم ڕۆژگارەیە باوکی دنیاک نەهامەتی و دەردەسەری بینی بێ ئەم ڕۆژ بە بەرچاوی ئەوە کۆمەڵی خەڵک سوء ئیستیفادە لەوە بکات با چۆن بەرەوەڵا چونکە لە ماڵی ئێمە دەرگا کراوەیە خەڵکمان ناکەین لەوەی سەردانمان بکە یا بیامین بە تایبەتی خۆش خەڵکی منطقەی مەخمور و کەندیناوە ئەو ناوم بەشی زۆری ئەوانە ئاوارەن لە هەولێر تا ئێستا بە حکمی هوشکە ساڵی و ئاوادانەکردنەوەی دێهاتەکان هێشتا لە هەولێرن ئەکید خەڵکێکی زۆر دەبینم لەوانە مناڵەکانیان دەبینم بەڵێ هەیە لەو بابەتەیە نیگەران ئەوڕۆ یەکێکم بینی لەوانە کوڕە شەهیدێکی مەلاکاغەی بن قەرەچووغە وەختخۆی هات بۆی وتی بەلای کەمی لە جێکدا مەزرێنە شتێ پارۆگەمیش بتم خەریجی چی وتی عدادی لەگەڵ دەورەی قەلاچۆران قسەم کرد ئەو کاتە بۆ وەرگرتنی کۆلێجی عسکەری بوو یەکسەر وەریانگر ئەوڕۆ تەخەڕوجی کرد و تازە لەو دەورەی ئەخیر ڕۆژی 22 مان هات بۆ لام سپاسی کردم لەسەر ئەوەی ئەمن تەژیعم کرد و وەم کرد وەربگیرێ هەوڵی ئەوانەش دەم بەڵام ئەمە بەشی زۆری ئەو گەنجانە کێشەکانیان چارەسەر نابێ هەندێکیان چارەسەر دەکەین بەڵام هەمیان ناکرێت و پێویستە ئێمە بۆ ئەو ناوچانە بە تایبەتی ناوچەکانی ئەم سنوورە گەنجەکانی یەکێتی مشکلیان هەیە وەکو سلێمانی و منتەقەکانتر نین دهۆک و هەولێر و مەخمور و ئانە کێشیان هەیە پێویستە لە ڕێگای کردنەوەی دامەزراوێکی تایبەت بە گەنجان کێشە و گەنجانە چارەسەر بکرێ بەلای کەمی بۆ ئەوەی خەڵکی منتیقا تێکەڵاوەکان منتیقەی قەرات چۆلی نەکەن چکە ئەو کاتە تعریب دەکرێت خۆمان عەرەبی دێتێ دوای دەرن تعریب کرا بەڵێ دێمەوە سەر پەیوەندیەکێتی و پارتی بەڕێز کاک سعدی پێ کێشەی یان خلافی هەڵبژاردن یان بۆ چوونتان تێڕوانیتان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە نێوان لەگەڵ پارتیە یەک نەبوو و هەروەها لە پرسی بەغداشە بەکۆی پرۆسەکە خلافتان هەبوو یان لێک تێنەگەیشتنێک یان دوو ڕێئی جیاواز هەبوو ئەمە تا چەند دەرگای کردوتەوە بۆ ئەوەی جارێ لە هەرێمی کوردستان لەسەر کۆی کێشەکان بگەنە دەرەنجام وە کێشە سیاسەکان مەبەست ماڵبەتە و لە بەغداش بە هەمان شێوە من پێم وایە ئەوەی کە پەیوەندی باڵبژاردننی هەرێمی کوردستانە ئێمە لەگەڵ پارتی و لایەنەکان تر لە هەندێک بابەت نزیکین لێکتری و زۆر جار باشەکرێ پەرلەمان و هەڵبژاردن دوا بخرێ یا دوا نەخرێ من پێم وایە ئەمە سوالێکی غەڵەتە ئەوانەی کە نانوێت هەڵبژاردن دوا بخرێ پێویستە ئەو ڕێفۆرمانەی پێویستە بۆ پاکردنەوەی لیستی دەنگدەران بۆ کێشەی کۆتا کە خراپ بەکاردەهێنرێ بۆ مەسلەی یاسای هەڵبژاردن و ڕێفۆرم و ژمارەی بازنەکان و مەوزوعی کۆمسیۆن چارەسەر بکرێت ئەوە ئەگەر لایەنەکانمان یەک بین دەتوانین لە ماوەی 4 ڕۆژ چارەسەری بکەین و زوو هەڵبژاردن بکرێت بەڵام ئەگەر یەک نەبین ئەگە بە تەمای ئەوە بین بە تەمای ئەو بین هەردوای بخەین و هەردوای بخەین چ ڕەوای حەقە ئێستا تۆماری دەنگدەران لە ئەوانەی کە بۆ لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی فیدرال دەنگەدەن 500,000 دەنگ کەمترە لەوەی کە لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان لە ڕابردووە دەنگیانداوە ئەم زیادەی لە چێوە هاتووە ئەمە دەبی لێکۆڵنەوەی لەسەر بکرێ ینی ئەمە ناکرێ ئێمە هەموو جارە بکەوینە مناقەشە و ئیستحقاقاتی ئینتخابی بۆ لەبەرەوەی دوو کورسی زیاترە دوو کورسی بۆ زیاترە لەبەرەوەی ئەم فەرقە لە دەنگکان هەیە ئەو فەرقە لە چێوە هاتیە دەمانەوێت بزانین یعنی ئەوە مەوزوعێکە پێویستە لێ بکۆڵنەوە ڕقم 1 ڕقم 2 لەسەر مەسەلەی عێراق ئەمن پێم وایە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا گرنگە بەلای هەموو خەڵکی هەرێمی کوردستانەوە جارەی کێشەکانی خۆمان لە ناو هەرێمی کوردستان چارەسەر بکەین و بەیەکەوە بەشداری بکەین لە گفتوگۆ لەگەڵ باقی عێراق شیعەبی سنەبی و ئەگەر بۆمان دەکرێت بینە تەرەف لە چارەسەرکردنی کێشەی شیعەکان
کێشەی سنەکان نەبینە بەشێک لە مشکلەکانی ئەوان وە لە ڕابردوشدا وامان کردووە بووە ئەم پێگەی خۆمان بپارێزین ئەم پیرۆزیەی هەرێمی کوردستان پارێزین کە بووە بە عامیلی پێکەوە ژیان و پەناگە بۆ ئەوانەی کە لە بەغا و لە پارێزگاکانی جنوب یا لە مووسڵ ڕایان کردووە هاتوون ئێستا بەشی زۆر لە بەرپرسانی عێراقی خێزانەکانیان ماڵ منداڵەکانیان لە هەرێمی کوردستانن ینی معقول نییە لە نزیکی خۆیان داینەنێن ئەگەر لیان تامین بۆیە پێویستە ئەو پیرۆزی ئەو پێگەی بپارێزین بەڵام بەکاری بینین بۆ چارەسەری بۆ حەل نەک بۆ تێکدا هیچ افتتاحێک لەو بارەیەوە هەیە لە نێوانێکی و پارتی لە کۆبنەوەکانە مەسەلەن هیچ مفاتەحەیەک هەیە افتتاحی ئەو بابەتە کراوەتەوە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە پارتی وێچێتی و لە ناو پارتی و لە ناو وێچێتی ئەم پێم وایە بەو ئیتیزاها دەجولێن و هەوڵی ئەوە بدەین کە ئێمە لەگەڵ باقی عێراق چونکە ئێمە چەند لەگەڵ عێراق ڕێک بین پێگەمان لە ڕووی نێودەوڵەتی بەهێزتر دەبێت لەگەڵ عێراق ناکۆک بین لەگەڵ تورکیا لەگە ئێران ڕێک بین پێگەمان لە نێودەوڵەتی خراپە بێ و لە ناو دنیای عەرەبیش پێگەمان خراپە بێ بەڵێ کاک سعدی وەڵا مەسلەی بلاس خارت مەسەلەن زوو وروژانێک دروستەکە بۆ بە مەتەڵ هەر یەکە و بە جۆرێک ئەو مەتەڵە هەڵبهێنێت یعنی بەڕاستی ئەو مەترسێت جدیەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بەواقعی کامەیە ئەو مەترسی ئەگەر هەرێمی کوردستان مەسەلەن تەنانەت لەم ڕۆژارە پارێزەرێک گەڵێ مانجی حەوت قوارەی هەرێم کۆتایی پێدێ ئەو مەترسێت جدیە کامەیە ئەگەر بۆ تێڕوانی و بە زانیاری کاکس مانجی حەوت ئەو پارێزەرە مەترسی نیە مانجی حەوت زۆری نەمایە دەترسم تەمدیدی کاتەوە باشە ئەو مەترسێت جدیە چیە کاک سعدی ئەزانی نا من پێم باشە ئەوەی کە بەڕێز پلاسخات باسی دەکا پلاسخات ژنێکی وریایە و ژنێکە کە ئاگادارە و شیارە هەموو کون و کە لە بەرێکی ئەم وڵاتە شارەزایە بەرپرسەکان نەناسێ لێرە لە بەغدا پێکاتەکان نەناسێ و تەجروبەشی هەیە لەگەڵ دنیا و لە وڵاتانی تر خۆشی ڕێکخەری نەتەوەی گرتوەکانە مەبعوسی خاصی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکانە وەزیفەیتی لەو مۆزوعانە لێ بکۆڵێتەوە پێم وایە ئێمە دەبی سوپاسی بکەین یەکێکە لە یەکەم جارم ڕێکخەرێکی نەتەوەی گرتوەکان دەبینم کە زۆر چالاک بەشدارە لە خۆشی و لە ناخۆشیەکانی خەڵکی عێراق و خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئێمە هەوڵی ئەوە بدەین لە شەعنی کەمکەینەوە نە بەعەکسەوە پێویستە سوپاسی بکەین ئەو لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی ناوەند وتوێتی سیادەی عێراق بریندارەکەی یاریمی کوردستان بریندارەکەی شانە نووسەکانی چەکدارەکانی تێرۆریست داعش هێشتا هەیە لە منطقەی مووسڵ لە منطقەی جنوبی هەولێر دەکات لە منطقەی قەرەچوو و لە دەوروبەری کەرکووک و دبز و ئەو ناوە تا ئێستا و لە هەمان کاتیشدا ناکۆچی هەیە لە ئەنجامی ئەم پێکنەهاتنی لایەنە سیاسەکان لە ناو عێراق و ئەوە بۆتە مایە ئەوەی کە هەندەجار حالەتی شەڕی گەرمی لێ دروست دەبێت لە بینی هەولێر و لە بینی هەندێک پێکاتەی کە لە بەرژەوەندی دانی ئەو بارودۆخە لە عێراق و ئەگەر بەو شێوە بمینێتەوە دامەزراوەکانی ئەمنی دامەزراوەکانی سەربازی دامەزراوەکانی ئیداری لە هەرێمی کوردستان ناجێگیر بێ ناجێگیر بمینێتەوە وشکە ساڵیشی بەسەدا دێ گرانیشی بەسەدا هاتووە ئەمە هەمووی هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکە یعنی بریندارکردنی سیادەی عێراق و ئەو هێرشە ئاسمانیانەی کە بۆ هەرێمی کوردستان بە ناوی پێکاکایە بە ناوی چێ دەکرێت دەستدرێژی هەندێک جار بە ناوی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکرێت و هەروەها ئەم بارودۆخی کە لە بەغدا هەیە و ماوەیەکی زۆر ئەوە 9 مانگ دەبیتن انتخابات کراوە و نەگەیشتێنتە نەتیجە نرخ وشکە ساڵی ئەمانە هەمووی هەڕەشەن ئەیچۆ بوونی داعش ئەمانە هەمووی هەڕەشەن لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەگە بێ ئەمانە عیلاسکە پێویستە هەرچی زووە دامەزراوەکان ئیدارەکانی خۆی تونند و تۆڵتر کە هێزەکانی پێشمەرگە و سەربازی تونند و تۆڵتر کە
هێزە ئەمنیەکان تونند و تۆزتر بکە ئەگەر ئەوە نەکا ئەبێتە پۆڕی خوڕای چۆن ینی کەواتە مەترسیەکە جددیە کاک سعدی لە لای خۆشتانەوە چۆن بەڵام عیلاجەکەشی لای خۆمانە دەبی بیکەیت عیلاجەکە مەسەلەن پایە گەورەکەی کامەیە هی عیلاجەکە عیلاجەکە ئەوەیە کە ئێمە ئیسقرار لە هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەلەن ئێمە لە شتانەوتمانە پێک بێن ڕۆژی انتخابات دیاری بکەیت پشتیوانی وەکو ئەو سەفرێ ئەو ڕۆی کاک بافل بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی عیلاجە هاتێ دەڵێت پێی دەڵێت تۆ حکوومەتی ئێمەی ئەمە ئەو کێشانەمان هەیە هاوکاریمان کە لە چارەسەری من لە توانای خۆم وەکو سەرۆکی لایەنێکی سیاسی ئەساسی لە هەرێمی کوردستان ئەو شتانم کردووە بەڵام من بڕیارم نەداوە کە یەکێت هەموو هەرێمی کوردستان بژێنی ئێمە حکوومەتمانێ حکوومەت داهاتی هەیە ئەو داهاتانە بخرێتە شەفافتر بخرێتە خزمەت خەڵک دیارە سەرۆکی حکوومەت گلەیی هەبووە لەوەی کە پێویستە هەموو ئیلتیزام بکەن و پابند بن بە بڕیارەکانی حکوومەتی هەرێم و شێوەی ئیشکردنی و بە دوواداچوون هەبێ و هەموو لایەک پشتیوانی بکەن لە دامەزراوەکانی حکوومەت بۆی بە دواتکردن مەسلەی دوم مەسلەی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و پرچەکردن و سازانیان بۆ شەڕی ئیرهاب نابێ ئێمە هەموو ڕۆژێ بڵێن وەڵایی ئەوە خەڵک خەریکی دوورنەیە لەولایەت داعش هەڕەشە دەکا ئەگەر بەرتیل و سەرانەم نەدەنێ دەغڵەکانتان دەستێنم ئەم ڕۆژ لە یا دوێنێ لە سەرگەڕان عەشایری عەرەبەکان بەشێکیان ماڵیان لێرەشە چوونەوە تویانە دەبێ دڕاستەکان ڕاگرن گەرم نەدونەوە گەنە دەیبیت ئەمە ئەگەر لە جێیش یارمەتیان نەدا یان پێشمەرگی کەرکوو یارمەتیان نەدا چۆن توانین ناماقولی وا بکەن بەڵێ کاک سعدی ئەمڕۆ لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕێز سەدر باس لەوە دەکا من ئەمێ ئەو شش حەوت خولەکە چینە سەر پرسی عراق باسی لەوە کرد کە پێویستە پەرلەمانتارەکانی ئامادە بن بۆ دەست لە کارچێشانەوە باسییان لەوە کرد ڕۆژی دوێنێ پەرلەمانتارەکانی بانگشت کردو و نامەی دەست لە کارچێشانەوەی پێنووسیون ئەمڕۆژ هەلبووسی و خەنجەر هەم لای سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بوون هەم لای سەرۆکی هەرێمی کوردستان بوون ئەمە پێشهاتێکی نوێ یان تەکتیکێکی سیاسی جیاوازە من پێم وایە ئەمان هەلبووسی لە ئێرانیش بوو دێتە ئێرەش و خۆی ئەمان تەوقعیان نەدەکرد بارودۆخە بگاتە ئێرە و ئەوان بتوان بەم شێوە بە ناسەرکەوتووی بمێننەوە لە پەرلەمانی ئێرە ئێستا ئەوەی سەدر دەیەوێت ئێستا هەموو دنیا دەستی بگری و قاچی بگری و دەستی ماچکە و نات و نابی و پەرلەمانتارەکان ئیستیقالە بکەن ئەگەنا پەرلەمانتار بۆ ئیستیقالە بکە ئەگەر دەیەوێت انتخاباتی عادە بکرێتەوە من پێم وانە ئەوم بەسی چووکە لە ئینتیحادەی انتخابات بەعید دەبینم سەدر ئەوەندە کورسێ بێنێتەوە و تەبیعی دەبی هەوڵی ئەوەش بدرێت کە مەسلەی عادەی انتخابات ئەو کاتەیە ئەگەر 150یەکی پەرلەمانتارەکان ئیستیقالەیاندا تا 150 لە پەرلەمانتارەکان مابێ معناوەیە حزور هەیە پەرلەمان شەرعیەتی هەیە کۆبنەوەکان شەرعیەتیان هەیە ڕەنگە بۆ هەندێک بابەت نەبێ بەڵام ئەو بابەتانەی دوو لە سێ یان سێ لە ساری دەوێت بەڵام بۆ ئەکسەریەتی مطلق کە دەکا 50 لە سەد شەرعیەتی دەبێت و تەوەقع ناکەم ئەو بڕیارەی بەڕێز موقتەدە سەدر هیچ جددی بێ زۆر جددی نییە بەڵێ هاتنەکەی هەلبووس و خەنجەر بۆ جارێکی تر ئەبدێتکردنەوەی هاوپەیمانێتی یاخود مەترسیەک هەیە لەسەر وەڵا بۆ دوو مۆزوع جارێ کێشەیەک هەیە لە عێراق لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی بڕیارەکەی محکەمەی فدرالی بەڵێ ڕەنگە چاوەڕێ بن لەوەی کە حکوومەتی هەرێم یا بەڕێز سەرۆکی هەرێم جهودێک بکە بۆی ئەو کێشەیە بە نەوعێک دوا بخرێت چارەسەر بکرێت دیارە ئەوەش بە خۆڕایی نابێ ئەکیید ئەمانە مەجموعەیەک بەیەکەوە مەربوتە ڕەنگە ئەوەیەکێ لە بابەتەکان بێ ئەوی تریان مەسلەی ئەو داخراویەیە کە ماوە
مەسلەی تریان حەلبوسی ساڵ بژێردرا وەکو سەرۆکی پەرلەمان بەڵام نا سەرۆکی کۆمار و نا سەرۆکی وەزیران بژێردراوە ئەم ئەو شعور بەوە دەکە کە مەوقعەکەی مهددە یعنی یعنی لایەنە سیاسی عێراقیەکان چۆن توان ڕازی بن بەوەی کە ئەو بەردەوام وەکو سەرۆکێکی هەڵبژێردرا و بە دەنگی ئەوانەی کە ئێستا شانسی ئەویان نییە سەرۆکی پەرلەمان بینێ ئەوان تر نەبێت یعنی ئەوانە مەجموعەک کێشن هەم بابەتی شخصی تێدا هەم بابەتی عامی عێراقی تێدا و بابەتی کوردستانیش تێدایە بۆ پێم وایە هاتنیان خراپ نییە و نەوە دیالۆگانە باش بەڵێ کاک سعدی ینی مەسەلەن عێراق دەچێتە ناو جارێکی تر هەڵوشانەوەی پەرلەمانی ئێستا و دووبارە هەڵبژاردننی پێشوەختەوە کۆی کە لە ساڵانی ڕابردویان لە 2 ساڵی ڕابردوو لە لوبناان ڕوویدا یاخود بە ئاگای خۆت علمی ئەوە هەیە کە مەسەلەن دەرچێک یان دەواازەیەک بکرێتەوە بۆ چارەسەرکردن بە تەوافقێک بێ بە لێک تێگەیشتنێک بێت ناخۆی هەموو حاولەیەک دەکرێت هەوڵی ئەوە درێت دەواازەیەک دۆزرێتەوە بۆ چارەسەرکردن نەگاتە هەڵبژاردننی دووبارە بەڵام هەڵبژاردن دووبارەیەکێ لە ئەگەرەکان ناکەیت بەڵێ کەواتە بۆ مەسلەی ئالۆزیەکانی عێراق بەردەوام دەبن تا بۆ نمونە لانی کەم چەند مانجی تر وڵا خۆی ئێمە کە مانجی داڵ بژاردنمان کرد پێمان وا بوو لە مانجی دوو لە مانجی سێ تەواو دەبێت چارەسەر ئێستاوەما لە مانجی بەرەو کۆتایی مانجی 6 دەڕۆی تەسەور دەکەن تەمانجی نۆژوا دەڕوە بەڵێ دوجار ئەو پرسیارە ئاراستەی کاک سعدی دەکەم لە هەر کۆبوونەوەی کێچێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان لەگەڵ هەر لایەنێک کە ناکۆچی سیاسی یان لێک تێنەگەیشتن یان ڕەئی جیاوازی لەگەڵی هەیە یەکێتی لە مەبادیەکانی خۆی دێتە دواوە ناوە بۆ وادە من پێم وانە یەکێتی ناڕوە بەریدێک بۆ پارتی نایە بەریدێک بۆ یەکێتی بینی بابەتی ناکۆچیەکان هەندێن ئەو بابەتە مناقەشە دەکەن لەسەر بەشێکیان ڕێککەون هەندێکیان دوا دەخرێت بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ گفتوگۆیەک لەگەڵ کاک سعدی پانۆراما کۆتایی پێات ئێوەش هەموو لە ئەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان